کوشتیان کوژرا خۆی کوشت ئەمە و چەندین مانشێتی هاوشێوە ڕۆژانە بوونەتە میوانی نەخوازراوی ماڵ و مێشکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە دیاردەیەکی مەترسیداردا بەشێک لە میدیاکان کە هێندێکیان نزیک لە دەسەڵاتی سیاسین بەبێ ڕەچاوکردنی هیچ بنەمایەکی ڕۆژنامەوانی وێنە و ڤیدیۆی کوشتن و خۆکوشتن وەک خۆی بڵاو دەکەنەوە. خەریکە ڕۆحیەتی قەومچێتی خەریکە گیانی تۆڵەکردنەوە بە هێزەکە جۆرێک لە دەنگی ناشاز پەیابوون لە عێراق کە بەڕاستی ئەیانەوێ ئەمە بکەنە وەسیلەیەک بۆ جوڵاندنی ڕێی قەومی و ئەمەش هەموو میدیانە لێ بەرپرسن کە هەستاون بە بڵاوکردنەوەی ئەو جۆرە ڤیدیۆیانە بە تایبەتەن کۆمەڵێک ڤیدیۆ زۆر حەساسن ڕقیان لێ ئەبارێ و ئەبێ باشتر مامەڵیان لەگەڵا بکەن و هەندێ هێز بەداخەوە خەریکە لەسەر ئەمە ئەژی. مەترسیەکی دیکە ئەوەیە چۆن دەبێت ڤیدیۆی کامێرەکانی چاودێری کە بەڵگەی سەرەکی تاوان و دەبێت تەنها بەردەستی هێزە ئەمنیەکان و لانی لێکۆڵینەوە دابن بەو خێراییە بگەنە دەستی ئەو کەناڵ و پەیجانە. ئەمەش گومان لەسەر پیشەی بوونی بەشێک لە دامەزراوە ئەمنیەکان دروست دەکات و ئاماژەشە بۆ بوونی کلێنێک بۆ دزەپێکردنی ئەم بەڵگە هەستیارانە. ئەسڵەن میدیا ئەگەر خۆی هەستی بەرپرسیارەتی هەبێ نایەت ئیش لەسەرەوە بکاکە ڤیدیۆیەکی لە کامێرەیەکی چاودێریەوە دەستکەوێ بڵاوی بکاتەوە. ئەو کامێرەی ڕۆژنامەنووسی بەدەستەوەیە. ئەگەر ڕۆژنامەنووسەکەی شتێک بە کارێکی ڕۆژنامەنووسی ئەزانێ و خاڵێکی جەوهەری بە سوودی بۆ کۆمەڵگەتایە با ڕۆژنامەنووسەکەی کاراکاوێنێ ئەمانە بگرێ بەو ئاڕاستەی کە باشە بۆ کۆمەڵگە نەک بە دووی ئەمەوە بێ کە کامێرەیەکی چاودێری بۆ لایەنی پەیوەندیداری ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی نیشتیمانی دانراوە بە دووی ئەمەوە بێ ئەم ڤیدیۆ وەرگێ. ئەمانە زۆر خەتەرن. من تەنها مەبەستم یەک ڤیدیۆنیە کە بڵاو بۆتەوە زۆر هەن لەناو میدیای کوردیا کە بڵاوە بنەوە هەستی تۆڵەکردنەوە دروستەکەن قارەمانەتێکی ناتەن دروستەکەن. هەرچەندە وەزارەتی ڕۆشنبیری لە ساڵی 2022دا بڕیارێکی بۆ قەدەغەکردنی بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە دەرکرد، بەڵام وا دیارە بڕیارەکە تەنها لەسەر کاغەز ماوەتەوە و نەیتوانیوە سنوورێک بۆ ئەم پێشەلکاریانەدا بنێت. شارەزایان داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان لەوانش سەندیکای ڕۆژنامەنووسان و داواکاری گشتی ڕێکاری یاسایی تونتر بگرنە بەر و چی دیکە ڕێگە نەدەن میدیاکان بە بیانی و پێشبڕکەی هەواڵەوە ژینگەی دەرونی و کۆمەڵایەتی ژەهراوی بکەن. ناچاری نێمە گەشتێتەوە قەناعەتی کە لەم و دووە هاوکات لەگەڵ داواکاری گشتی ئەگەر هات و کارگەیشتەوەی کە زانیمان زەرمەند لەم کەیسانە لەم کێشانە میلەتەکەمانە بێت بە تایبەتی وەکو ویدیۆیەک لەم ماوەی ئەخیرە بڵاو بوویەوە ویدیۆی کوشتنی ئەو هاوڵاتی عەرەبانە ناچارین تداخل و دەخالەت بکەین بۆ لەبەرەوەی کە ئەگەر هات و سبێنە کێشەیەکی نەتەوەی و ڕاسیزمی دروست بوو لە بینی ئێمە و لە بینی عەرەبەکانە ئێمە زەرمە نەبین چونکە ئەو کاتە بە هەزاران خەڵکمانی ئێمە لێوێ کار و کەسابەت دەکەن ئەو کاتە مەترسی لەسەر ژیانی ئەوان دروست بێ. بڵاوکردنەوەی ئەم دیمەنە تراژیدیانە تەنها بۆ کۆکردنەوەی زۆرترین لایک و کۆمنت و بینەرە و لەو ڕێیەشەوە دەسەڵات بە جۆرێک هاوکاریانە. ئەمەش جگەلەوەی پێشەلکاریەکی ئاشکرای یاسایی ڕۆژنامەگەریە کە جەخل لە ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤ دەکاتەوە و کاریگەری نەرێنیش لەسەر دەرونی کۆمەلگا دادەنێت و گیانی تۆڵەکردنەوەش زەق دەکاتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.